لە یادی 29 ساڵەی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد کە لە 5 ساڵی 1990دا لە شاری ڕانیە زەنگی ڕاپەڕین لێدرا و بووە سەرەتای ئومێدێک بۆ ناوچەکانی تری کوردستان و هەر ڕۆژە و شار و شارۆچکەیەک دەنگی دەچووە پاڵ ڕانیەی دەروازەی ڕاپەڕین کە دانیشتوانی ناحیەی بازیان و دەوروبەری بەدەر نەبوون لەو ڕاپەڕینە و لە 6 سێدا خرۆشان و تروسکەی هیوا لە ناودڵی یەک بەیەکی خەڵکی ئەو شارە دروست بوو و بە یەک هاوار و یەک دەنگ حزبی بەعسیان لەو شارە ڕاماڵی. بەڕاستی لە سنووری بازیان دەوری سەرەکی کە خەڵکی بازیان و مندقەی بازیان بینیان بەڕاستی لە زڵم و زۆری حکومەتی بەعس بوو بە هاوکاری هێزەکانی پشتیوان و بە هاوکاری پێشمەرگە دێرینەکان توانیان دەوری سەرەکی ببینن، توانیان بازیان لە سلێمانی داببڕنیان هێڵا بە هیچ شێوەیە قەواتی حکومەتی بەعسی فاشز بچێ بۆ سلێمانی کە دەست بەسەر سلێمانە بگیرێت. خەڵکی بازیانیش وەکو هەموو شوێنەکانی تر کە ڕاپەڕی لە جادەی سلێمانی کەرکووک بازیان جادەیان خەتا کرد ئەو ڕژێم بە هێزێکی زۆرەوە کە هات بۆ سەر بازیان خەڵکی بازیانیش بەرەنگاری بوونەوە ئەو ڕژێمە ئەو هێزە گەورەی ڕژێمیان شکان و ڕەتیان کردنەوە. هەر لەو ڕۆژە مەزنیشە من وەکو خەڵکی تێناڵ کات چوونە سەرجادا بە گولەی دوژمن باسیەکان لەو ڕۆژەیە 6 خێزانەکەی من شەهید بوو. جێگای شانازیە بۆ ئێمەی کورد کە ئەو ڕۆژە مەزنە قەت دەیاد نەکەین لە بیری نەکەین، ئەو ڕۆژە مێژوویە هەمیشە لە بیر نەکەین و یادیکەن لە مێژووە تۆمار بکرێت. گەنجێکی پێگەیشتووی دوای ڕاپەڕین لە بازیان سەرەڕای ئەوەی بە ئومێدەوە باز لە دەستکەوتەکانی دوای ڕاپەڕین دەکات هاوکات ئاماژە بە هەندێک لەو بۆشاییانە دەکات کە گەلی کورد لە پێناویدا ڕاپەڕی، بەڵام تاوەکو ئێستا ئەو بۆشاییانە پڕ نەکراونەتەوە. ئەکرا ئەو شوێنانەی کە ڕاپەڕینیان کردەوە وەکو دەستپێکی ڕاپەڕین با ئەتوانی مۆنەمنت بۆ هەموو شارەکان دروستکەن. لە باتی من کە لێرە قسە بۆ تۆەکەم بمانتوانیا لە پاڵ مۆنەمنتی شەهیدانی بازیانە ئەوەمان بکردایە یا بوونی بە قەزابوونی بازیان کە حەقێک و مافێکی سەرەتای خەڵکی بازیان بوو لە ڕووی دانیشتوان لە ڕووی پانتایی لە ڕووی ئەو خزمەتەی کە توانیتی بە حکوومەتی هەرێمی کوردستانی بکە ئەمە نەبووە بگرە کۆمەڵە خزمەت گوزاری سەرەتایی کە هەبووە لە بازیان تا ئێساش بەتەواتی جێبەجێ نەکراون. لەگەڵ ئەمەشە من پێم وایە ڕاپەڕین ئەتوانێت ئینشەڵا لە ئایندەدا هەومان بتوانین ئەم گۆڕانکاریانە دروست بکەین لە کوردستاندا. 29 ساڵ لەمەوبەر جەماوەری چاونەترسی بازیان بە پشتیوانی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دژی زوڵم و زۆری حزبی بەعس ڕاپەڕین و توانیان ناحیەی بازیان بکەنە دووەمین وێزگەی هەڵگرستانی مەشغەڵی ڕاپەڕین و بە ئومێدەی کە خەونی میلەتی کورد بێتە دی کە ئامانجی میلەتی کوردیش لە ڕاپەڕین بەدیهێنانی ئازادی و دیموکراسی نەتەوەکەی بوو. مەجید حەمید، گەلی کوردستان، ناحیەی بازیان.